لەوانەیە لە ژیانماندا ڕۆژێک دووچاری ئەو ببێتینەوە کە بڵێن سەرمانگێژی خواردو و بە چواردۆرمان سوڕاوەتەوە لە پێشچاوماندا. ئایا هۆکاری ئەمە چییە و چ شتێک وا دەکات کە تووشی سەرگەش خواردن ببین و چ تەمەنێک دووچاری ئەم نەخۆشە زیاتر ئەبێتەوە؟ زانیاری وەرتر لەسەر ئەم بابەتە وەردەگرین دەچینە لای دکتۆر شوان شیروان عەلی، پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و فەقەرات. لەگەڵمانە بن. لە ڕاستیدا سەرسوڕان پێناسەکەی خۆی لە ناو خەڵکا جیاوازە، هەیە بە بورانەوە، هەیە بەوەی کە بەرچاوی ڕەشە بێت. ئەمانە بە هەمووی مەسەلەن هەر بەوکو سەرسوڕان پێناسە ئەکرێ. بەس خۆی لە ڕاستیدا سەرسوڕان مەبەسمان لەوەیە کە ئەو کەسە تەوازونی تێکەچێت، یعنی باڵانسی تێکەچێت. باڵانسەکە چۆن تێکەچێت؟ مەسەلەن یا ئەوە تا ژوورەکە ئەو شوێنی کە لێتی بە دەوریا ئەخولێتەوە، یا خۆی تەوازونی تێکەچێت و خەریکە ئەکەوێت. سەرگەش خواردن تەوان دوای ئەوەی کە دڵنیا بووین کە ئەمە نەخۆشەکە مەبەستی لەوەیە، خۆی دوو نەوعمان هەیە. نەوعێکمان هەیە بڵێن عەلاقەی هەیە بە مێشکەوە و نەوعێکیشمان هەیە عەلاقەی هەیە بە دەمارەوە. سیستمی باڵانسی لەش بە دوو بەشە، بەشێکیان پەیوەندی هەیە بە گوێی ناوە و بەشێکیشیان پەیوەندی هەیە بە مێشکەوە. ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە گوێی ناوە لە ڕێی دەماری هەشتەمەوە ڕەبتە بە مێشکەوە. ئەگەر هەر کێشەیەک لە بڵێن لە سەنتەری باڵانس لە گوێی ناوە دروست ببێت، یاخود لە دەمارەکە تووشی ئیلتیهاباتێ بێ، یا زەڕبەیەک توش ببێت، یعنی بۆ نمونە لە کاتی حادیسەیەکە یا کەوتنە خوارەوەیەکە، یاخود ئیلتیهابات یان بەهۆی بەعزە دەرمانێکەوە، ئەبێتە هۆی ئەوەی کە شلەمەنێکی ڕوون لە ناو ئەو جیهازا هەیە کە ئایدی بڵێن باڵانسە لە ناو گوێی ناوە کریستاڵ دروستەکات و تەڵخە بێ و بەهۆیەوە سەرگەش خواردنێکمان بۆ دروستەکە کە پێدرێت سەرگەشخواردنی دەوروبەر، یعنی علاقەی هەیە بە دەمارەوە با بڵێن. ئەوەی تریان کە سنترالە ناوەندە، ئەوە علاقەی هەیە بە مێشکەوە، یا علاقەی هەیە بە نەخۆشیەکانی لاکێشەمۆخەوە، یا خودت مێشکۆکەی پێڵن کە ئەکەوێتە بەشی پشتەوەی سەر. ئەمانە کە بڵێن تووشی بۆ نمونە جەڵدە ئەبی، تووشی نەزیفە بی، نەوع وەرەم هەیە، گرێ هەیە دروستە بێت، یاخود ئەیش بەهۆی نەوع دەرمانێکەوە، بۆ نمونە بەعزە دەرمانێک هەیە بۆ گەشکە، بۆ با بڵێن بۆ ئازار بەکارێت، نەوع سەرگەش خواردنێکی تیا دروستە بێت و نیشانەکەی لە سەنتەرا دەرەکەوێت. مەسەلەی سەرگەش خواردن لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر و لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر فەرقەکە. یعنی جاری وا هەیە لە چەند سانیەک و دەست پێکە و درێژەیە کێشێ بۆ چەند دەقە و چەند سەعاتێکیش، یعنی بە پێی نەخۆشەکەەوە بە پێی حاڵەتەکەی کە دروستیەکات ئەگۆڕێ. بۆ مەسەلەی ئەوەی کە چەند بڵێن دووبارە ئەبێتەوە، بێگومان دووبارە ئەبێتەوە، یعنی ئەگەر تۆ هۆکارەکەی چارەنەکەی بێگومان دووبارە ئەبێتەوە، ئیلتیهاباتە بێ عیلاج وەرگێ، مەسەلەن گرەیە بێ لای بێ. مەسەلەن سەرگەش خواردن وا لێکە کە ژیانی ئەو کەسە مەسەلەن تێکەچێ، ناتوانێت ینی ژیانی ئاسایی خۆی بەڕێوەبەرێ و تەنانەت هەنێ نیشانەشی لەگەڵا تۆزێک بڵێن ناخۆشە بۆ نەخۆشەکە، بۆ نمونە جاری وایە دڵ تێکەڵاتنە، ڕوشانەوەیە، یاخود ئەگەر هەستێتە سەر پێ ترسی ئەومان هەیە کە بکەوێ کە کەوتیش ئەو کاتە عەزێت بە شوێنەکانی تری لە شێوێ. بە پێ ڕێگەز جیازی لە بەعزە نەخۆشیەکە لەوانەیە هەبێت، بەڵام وەکو مەسەلەی ئەوەی کە لە چ تەمەنێکە عادەتەن لە یعنی تۆ تەشخیصی سەرگەش خواردن لە مناڵە زۆر زەحمەتە پێی بکەی، یعنی ئەگەر هەشی بێ لە حاڵەتێکە ناتوانێت دەری بڕێ. لەبەرەوە زۆر جار لە مناڵە نازانین ئەو مەسەلەی سەرگەش خواردنە بورانەوەیە، هەچ نیشانەیەکی تری هەبێ ئەو ناتوانێت دەری بڕێ. لەبەرەوە بە زۆری ئێمە ینی لە باڵغا ئەیبینین مەسەلەی سەرگەش خواردن.
خۆی سەرگەشت خواردن بە پێ ڕێگەز جیاوازی نییە و وەکو تەمەنیش لە تەمەنی مناڵیە دیاریکردنی حاڵەتەکە زۆر ئاسان نییە لەبەر ئەوەی کە مناڵ ناتوانێتەوە دەری بڕێکەوە سەرگەشت خواردنەکە چۆنە. لەبەرەوە لە مناڵیە ئێمە زۆر پشت نابەستین بەو حاڵەتە. بەڵام لە باڵغا و لە گەورەیە بێگومان بەپێی ئەوەی کە بڵین نیشانەکانیمان پێ ئەڵێ کە ئەڵێ مەسەن تەوازنم تێک چووە یا لە ترێم لە کاتی ڕۆشتنە یاخود ژوورەکە بە دەرما ئەخولێتەوە ئەتوانین کەوا تەهدیدیکەین لە باڵغا و بڵێن بۆ گەورەی و بەپێی نەوعی نەخۆشیەکەش فەرقە. خۆشی وا هەیە کە نەخۆشی درێژخایانە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ژیانی هەر ئاینەن حاڵەتی هەیە و حاڵەتەکان بەعزە حاڵەتێکی تریشەیە کورتە بۆ ماوەیەکی دیاریکرا و تووشێ بێت و دوای چاکە بێت. بۆ دیاریکردنی بڵێن هۆکاری ئەو سەرگەشت خواردنە یەکەم شت ئێمە لە مێژووی نەخۆشیەکەوە دەست پێکەین کە پرسیاری لێکەین ئایا ئەم نیشانەیە لە ماوەی چەندێکا هەیەی و ئایا نیشانەی تریشی هەیە لەگەڵ یان نەخێر. پاش ئەوە اینجا فەحسیەکەیم بزانین بە دوای هەنێ نیشانە ئەگەڕین بۆ نمونە جوڵەی چاوی یاخود بیستنی باشەیان نە یاخود سڕبوونی هەیە لە لەشیا یان سەر ئێشەی لەگەڵایە یان نە. اینجا دوای ئەوە یەنە سەر پشکنینەکان پشکنینی خوێنی بۆ ئەکرێت بە تایبەتی ئەگەر هەڵگری بڵێن نەخۆشی درێژخایان و ئەمانەی هەبێت. اینجا دوای ئەوە ئەتوانی ئەشعی سەری بۆ بکەین اینجا چ وەکو سیتی بێ یاخود ئەشعی موگناتیسی بێ بۆ سێرکردنی مێشکی و ئەگەر بە دوای گرێکە یان نەخۆشیەکە بگەڕێین. هەروەها فەحسی بۆ ئەکەیت پشکنینی بیستنی گوێ و هەروەها پشکنینی باڵانس بۆ تەوازونە بۆیە بزانی مەسەلەن ئایا کێشەکە لە مێشکە یاخود لە دەمارەکایە. چارەسەری بڵێن سەرگەشت خواردن بەپێی هۆکارەکەی ئەگۆڕێ. ئەگەر مەسەلەن پەیوەندی هەبێ بە جۆرە هەوکردنێکەوە لەگەڵ لاچوونی هەوکردنەکە عادەتەن نیشانەکانی بەرەو باشبوونەڕا و لەوانەیە ئەسڵەن پێویستی بە عیلاج نەبێ یا ئەگەر پێویستی بە عیلاجە بێ بۆ ماوەیەکی کورت. نەوعێکی ترمان هەیە لە چارەسەر ئەوەیە کەوکو وەرزش وایە کەوا وەرزشی فێرەکرێت لەسەر شێوازی جوڵانی سەر و شێوازی پاڵکەوتن ناو وەرزشێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە ئەو ئامێری بڵێن بەڵانسی کە لە گوێی ناوە هەیە تەوازونێک وەرگێت و چارەسەری خۆی بکات بۆ ئەوەی کە ئەو حاڵەتەی بۆ نێتەوە. و هەروەها دەرمانیشمان هەیە دەرمان هەیە کە بۆ حاڵەتی سەرگەشت خواردن بەکارهێنرێت و ئەگەر هۆکارەکەشی پەیوەندی هەبوو بە بوونی گرێک لە مێشکە ئەوە بەلابردنی ئەو گرێ بێگومان سەرگەشت خواردنەکەی بەرەو باشیێڕوە. ئەم مەوادانە بە تایبەتی مادە کحولیەکان لەگەڵ زۆر بەکارهێنانیانەوە بڵێن کە بۆ ماوەی دوور و درێژ بەکاریبێنن وەکو تەئسیری هەنێ دەرمان وایە کە بێتە هۆی جێگیری و تەوازونی تێکەچێ. هەم کاریگەری هەیە بۆ سەر دەمارەکان و هەم کاریگەریشی هەیە بۆ سەر مێشک. بێگومان ئەو کاتە بڵێن حاڵەتێکی سەرگەشت خواردن و تێکچوونی بەڵانسیان بۆ دروستەکە کە جاری وا هەیە لەگەڵ کۆی تەمەنیانە بڵێن ئەمێنێتەوە خراپە و ئەبێ وازی لێبێت.